بڕیارەکانی دادگای فێدراڵی عێراق ناکۆچی و نیگەرانی دروست کردووە لە ناو هەندێک لایەنی سیاسی و لە ناو بەشێکی کەمایەتیەکانیشدا، بەڵام ئەمە نەبۆتە مای ڕێگەگرتن لەوەی موچەخۆرانی هەرێم خۆشحاڵی خۆیان دەرببڕن. دەنگدەرانی کۆماری و دیموکراتەکانیش لە چاوەڕوانی دەنگدانی سێشەممەی تایبەتدان، ئەگەرەکانیش بۆ سەرکەوتنی تاقە ڕکابەرەکەی داناڵد ترامپ هەروە دێ و کەم دەبنەوە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. دوابەدوایی دۆڕانەکەی لە ستانی کارۆلاینای باشوور نیکی هەیلی بربژێری کۆماری بۆ هەڵبژاردنەکەی سەرۆکایەتی ئەمریکا دەست دەکاتەوە بە هەڵمەتی هەڵبژاردن لە ستانی مەشیگان. ئەم هەڵبژاردنە بەرای ستانی مەشیگان لە 2 ڕۆژدا دەکرێن، یەکێکیان 27 مانگی 2 بوو، ئەوی تریشیان سبەی شەممەیە. لەم هەڵمەتەشیدا خانم هەیلی نوێنەری پێشووی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان درێژەیدا بە بابەتی تەمەنی هەردوو ڕکابەرەکەی داناڵد ترامپی کۆماری و جۆ بایدنی دیموکرات. نیکی هەیلی ڕوویزاری لە لایەنگرانی دەکات و دەپرسێت ئەرێ هەر بەڕاست ئایا دەمانەوێت ئەمریکا بکەوێتە ڕەوشێکی نالەبار و پشێویەوە لەم کاتەدا کە جیهان نوقمی کۆمەڵی قەیران و شەڕە و کاندیدەکانیش لە هەشتاکانی تەمەنیاندان. لەگەڵەوەشدا کە لە هەڵبژاردنە بەراییەکەی ستانی کارۆلاینای باشووردا لە بەرامبەر داناڵد ترامپدا شکستی هێنا، بەڵام هەیلی سوورە لەسەر درێژەدان بە هەڵمەتەکانی تا هەڵبژاردنەکەی سێشەممەی تایبەت یان ئەوەی بە سوپەر چیزدەی ناودێر دەکرێت و بڕیارە ڕۆژی 5 ئەم مانگی سێیە بکرێت لە 15 ستان و ناوچەی ئەمریکادا. کۆچبەرانی دەخوازن لە ڕووباری ڕیۆگراند بپەڕنەوە و بگەنە ناو خاچی ئەمریکا لە ستانی تەکساسەوە پێویستیان بەوە بووە بەهانایانەوە بچن بەهۆی ئەوەی خوڕی ئاوی ڕووبارەکە مەترسی خستووە سەرژیانیان. چەندان کۆچبەر پشتیان بە کەسێکی خەڵکی مەکسیکۆ بەستە بوو تا لە ڕووبارەکە بیان پەڕێنێتەوە، بەڵام پاش چەند هەوڵێک هەر ناتوانن و ئاوەکە دەیانبات، ئیتر ناچار دەبن بکەونە هاوارکردن بۆ بەهاناوە چوونیان. لە کاتێکدا وەک لە وێنەکانیانەوە دەردەکەوێ دەستی یەکیان گرتووە لە ڕووبارەکەدا وەک هەوڵێک بۆ بەرەنگاربوونەوەی تەوژمی ئاوەکە. پاسەوانانی نیشتیمانی وڵاتی مەکسیک و کارمەندانی پۆلیس بە خێرایی گەیشتونەتە کەنار ڕووبارەکە بۆ ڕزگارکردنی کۆچبەرەکان و توانیویانە یەکێک لە کۆچبەرەکان کە لە هۆش خۆی چوو بوو دەربێنن و لە مردن ڕزگاری بکەن. لەو ژمارە کۆچبەرانەدا 2 هاوڵاتی گواتیمالایی هەبوون و دەستگیرانی یەکتر بوون، بەڵام تا یەکێکیان نەدۆزراوەتەوە و هیچ هەواڵێکیش نییە لەسەر چارەنووسی. گرێگ ئابۆت فەرمانڕەوایی کۆماری ستانی تەکساس دەستی کردووە بە دروستکردنی بنکەیەکی سەربازی لەسەر ڕووبەری زیاتر لە 80 دۆنەم زەوی وەک هەوڵێک بۆ ڕێگەگرتن لەو کۆچبەرانەی دەیانەوێ بە نایاسایی بگەنە ناو ئەمریکا. بڕیارەکانی ئەم دواییەی دادگای باڵای عێراق سەبارەت بە پرسی موچە و هەروەهاش سەبارەت بە ژمارەی کورسی کۆتاکان هەرێمی کوردستانی عێراقدا وەک سنوورکەریم پەیامنەری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا ئاماژەی پێدەکات کە لێنی ناکۆچیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانی زیاتر کردووە. هەر یەکێک لەو دوولایەنە بە پێی بەرژەوەندی خۆی لێکدانەوە بۆ ئەو بڕیارانەی دادگای باڵا دەکەن. بڕیارەکانی دادگای فیدراڵی سەبارەت بە پرسی هەڵبژاردننی هەرێم و موچەی فەرمانبەران درزی بیرروڕای سیاسی لە نێوان لایەنە سیاسیەکان گەورەتر کرد و جارێکی تر نێوماڵی کوردی پارچە کردەوە.
یەکێتی دەست پێشخەر بوو لە تۆمارکردنی داوا دژ بە یاسای هەڵبژاردنەکانی هەرێم و داواکەش لە بەرژەوەندی ئەو یەکلا بووە و ئەمەش وەک دەستکەوتێک لە ساحەی سیاسی هەرێم بۆ خۆی لێک دەداتەوە. یەکێتی بۆ گۆڕینی نەخشەی جوگرافی هەڵبژاردن پەنای بردە بەر دادگای ئیتیحادی بۆ ئەوەی بتوانین عەدالەت لە دابەشکردنی کورسیەکانی پەرلەمانی کوردستان هەبێ بۆ چوار بازنە. ئەوە چەسپی لە هەمان کاتا بابەتی پێکاتەکان ئێمە پێمان وایە خەڵکی تر غەدری لێکردوون بەکاری هێناون لە ناو عەمەلی سیاسیە. یەکێتی سەرمەشقی چەسپاندنی مافی پێکاتەکانە لە عێراق و لە کوردستان لەسەر ڕەوتی مام جەلال و لە ئایندەشدا ئێمە لە یاساکان و لە بڕیارەکاندا داکو کارەبین لە مافی پێکاتەکان و پێکاتەکان لە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بۆ هەڵبژاردن پێگەی گرنگیانە بێت. هەرچی پارتیە هاوشانی پێکاتەکان ناڕازی و بڕیارەکە بەلێدان لە هەژمونی حیزبەکەیان لە هەرێم و بچووکردنەوەی ڕۆڵیان لە ستاتۆی هەرێم دەبینن. یەکێتی تۆمەتبار دەکەن بەلێدان لە دەستکەوتنەتەوەیەکانی کورد لە هەرێم. ئەو بڕیارەی هی دادگای فیدراڵی لەسەر مەسلەی پێکاتەکان و لە ناوبردننی مافی پێکاتەکان ئەوە لێدانە لە مافی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان. حکوومەت و پارلەمانی کوردستان نوێنەرایەتی میلەتێکەکەن هی خەڵکی کوردستانەکەن یعنی تۆ بە چه حەقێکی 111 کورسیەکەی بە 100 کورسی بەبێ ئەوە هیچ حسابێک بۆ ئەو بکەی کە هەرێمی کوردستان محافەزەیەک نییە لە عێراق هەرێمێکە جا بۆیە ئەوە بەڕاستی ئەمە لێدانە لە سەروەری هینی هەرێمی کوردستان. جیاواز لە ڕای حیزبەکان چاودێران پێیان وایە کۆی گۆڕانکاریەکان و بڕیارەکانی دادگای فیدراڵی شەڕی ساڵکردنی هەژمونی وڵاتانی ئیقلیمیە لەسەر هەرێم و ململانەکان لە ئاستی حیزبە لۆکاڵیەکان گەورەترە و لایەنەکان دابەش بوون بەسەر وڵاتانی ئیقلیمیدا بۆیە ئەجێندای ئەوان لە هەرێم جێبەجێ دەکەن. خۆش باوەڕیە ئەگەر بڕوا بکەین بەوەی کە دادگای فیدراڵی لە عێراق دادگایکی سەربەخۆیە هەر مامەڵەکردنی مامەڵەیەکردنێکی سیاسیانەیە لەگەڵ زۆر دۆسیا تا ڕادەیەکی زۆر لە ژێر هەژمونی هاوپەیمانی داری دەوڵەتایە جێگەی داخێمە تا ماوەیەکی زۆری شای ئێمە قەرارێکی سەربەخۆی سیاسیمان نییە لە هەرێمە من قەناعەتم وایە دوای مردنی مام جەلال و کاک نەوشیروان قەرارێکی سەربەخۆی سیاسی نەماوەتەوە لە کوردستانە زۆری بەشێکی لەژێر هەژمونی ئێرانایە بەشێکی لەژێر هەژمونی تورکیایە و ئەم هێزانش لەنا ئەو ڕیزبەندیا جێگەی خۆیانیان گرتووە. دیار نییە بڕیارەکانی دادگای فیدراڵی کە بەشێک لە بۆچوونەکان بە دادگایەکی سیاسی ناوی دەبن لێرەدا دەوەستێت یاخود چەندین بڕیاری تری قورسی تر لە هەکبەی خۆیدا هەڵگرتووە و لە داهاتوودا لە دژی هەرێم بەکاریان دەهێنێت. سنوورکەریم دەنگی ئەمریکا سلێمانی. وەک بارێکی باو لە عێراقدا بەگشتی لایەنە سیاسیەکان ئەگەر بڕیارەکانی دادگای باڵا لە بەرژەوەندیان بوون ئەوە بە بڕیاری یاسایی ناودێری دەکەن ئەگەریش لە بەرژەوەندیان نەبوو ئەوە وەها باسی دەکەن کە بڕیارێکی سیاسیە لە کاتێکدا تا ئێستایشی لەگەڵدا بێت پرسیارگەلێکی زۆر هەن لەسەر ئەوەی ئایا دەستوری عێراق هێندە بە وردیدا ڕژراوە کە توانای چارەسەرکردنێکی یەکلاکەرەوەی گرفتەکانی هەبێت. دکتۆر ئەیمی ئاستن هۆڵمز میوانی ئەم هەفتەیە چاوی واشنگتنە. میوانی ئەم هەفتەیەمان ژمارە پۆستی گرنگیە بۆ لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا و پێشتریش وەک پسپۆر لە نێوەندی وودرۆ وڵسن بۆ لێکۆڵینەوە و لە نێوەندی نیولاینس و هەروەهاش لە ئەنجومەنی پەیوەندیە دەرەوەیەکان کاری کردووە. دکتۆرەمی سەرەتا سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونت لەگەڵ هەر بڕیارێکی دادگای باڵادا جا لەسەر هەر پرسێک بوو بێ دەست بەجێ مشتومڕێکی گەورە دروست دەبێ. ئەمێ بزانم لە سەرەتادا ینی ڕای تۆ بزانم ئایا ئەم دادگای باڵایی عێراق کە نوێنەرانی شیعە کورد وە سونەشی تیادایە دادگایەکە بۆ سیاسەتکردن یان دادگایەکە بۆ ڕێگەگرتن لە پێشێلکردنی دەستوری عێراق؟ Thank you, first of all, very much for having me on your show today. I'm always happy to be to have discussions with you here. سەرەتا زۆر سپاس بۆ میوانداریەکەت لەم بەرنامەیەدا و زۆر خۆشحاڵیشم لەم بەرنامەیەدا میوانی و توێژەکانتم. دەزانی نیگەرانیەکی زۆر هەن لەسەر ئەو بڕیارانەی دادگا. لێرەش لە ئەمریکا مشتومڕ هەن لەسەر بابەتەکانی پەیوەندیدار بە دەستورەوە. پێم وانییە هیچ دادگایەک هەبێت لە عێراق و لە شوێنەکانی تری جیهانیشدا ڕێک و ڕەوان بە شێوەیەکی دەستوری کار بکات. هەر بۆیە دەبینین بە شێوەیەک لە شێوەکان میکانیزمە سیاسیەکانیشی تیادا دەبینرێن. هەر بۆیە دەڵێم
دینامیکە سیاسیەکان لە عێراقدا لەم چەند ساڵی ڕابردوودا کاریگەریان هەبووە و بەگشتیش نەک هەر لە ناو عێراقدا لە دەرەوەش کارکتەری هەرێمی هەن لە ناو بەغدا و باشووری عێراقیشدا هەوڵی هێزەکان هەبوون بۆ سنووردارکردنی خودموختاری هەرێمی کوردستانی عێراق. ئەمە لە کاتی ڕفرۆندامەکانی 2017 هەرێمی کوردستاندا بە ئاشکرایی دەرکەوت. ئەمەش یانی ئەوە چەند ساڵێکە کا لەسەر سنووردارکردنی ئەو هەرێمە دەکرێت، بەڵام هەر بەڕاستی ئەو بڕیارانەی دادگا شتێکی نوێن و هەر ئەمەشەوە های کردووە ژمارەیەک خەڵق نیگەران بن. باشە دکتۆرەیمی ئەنی لەگەڵ ڕاگەیانی بە تایبەتی بڕیارەکانی ئەم دواییەدا کە دادگای باڵا ڕایگەیاندن سەبارەت بە موچە و هەروەها کۆتاکان لە هەرێمی کوردستانی عێراقدا زۆر جار گوێمانەوە دەبێت کە دەڵێن ئەم دادگایە سەر بە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگیە، ئەمەش ئەڵبەت وەک ئاماژەیەک بەوەی کە ئەم دادگایە سەر بە کۆماری ئیسلامی ئێرانە. ڕای تۆ چییە؟ جا ئەوە شتێکی نهێنی نییە کە ئێران بەردەوام لە هەوڵدایە بۆ زیادکردنی کاریگەریەکانی خۆی لە عێراقدا. ئەوە ماوەیەکی درێژە ئەو هەوڵانەی دەدات لە ڕێی هێزە میلیشیەکانی سەر بە ئێرانەوە. هەرچۆنێک بێت دادگا بابەتێکی جیاوازە. جا پێم وانییە بڕیارەکانی دادگای باڵا یەکسان بکەین بەو هەوڵانەی ئێران دەیدات لەگەڵ هێزەکانی میلیشیەکانی عێراقدا. چونکە دادگای باڵای عێراق بڕیارەکانی لەسەر بنچینەی بەندەکانی دەستوری وڵاتەکەیە. بۆ نمونە کاتێک دادگا باز لە داهاتەکانی نەوت دەکات وەک داهاتێک باسی دەکات بۆ هەموو گەلی عێراق و بە پێویستیشی دەزانێت یەکسانانە بەسەر هەموو عێراقدا دابش بکرێت. هەر بۆیە وەکوتم بڕیارەکانی دادگا لەسەر بنچینەی دەستورە. جا وەکوتم کە نیگەرانیم هەن و خەڵقیش هەن نیگەرانیان هەیە لەو بڕیارانە، بەڵام دەشێت وەک دەرفەتێکیش لیان بڕوانرێت بۆ بەرپرسیارەتێکی گەورەتر. بۆ نمونە بۆ داهاتەکانی نەوت دەشێت ببێتە دەرفەتێک بۆ ڕوونی و ئاشکراییەکی گەورەتر. هەر بۆیە ناخوازم شتێکی نەرێنی بڵێم، بەڵام دەکەونە سەر شوێنێتی جێبەجێکردنیان یان شوێنێتی بەرسەوی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکانیش. جا لە ڕووی تێوەریەوە بەڵێ دەشێت دەرفەتێک بێت بۆ بەرپرسیارەتێکی گەورەتر و ڕوون و ئاشکراییەکی گەورەتر، بەڵام هێشتا زووە ئەوە ببینرێت و ناشمەوێت بەنەرینی بیری لێ بکەمەوە، چونکە هێشتا دەرفەت هەن تا بەرەنجامی ئەرێنیانی هەبێت دوای زانینی چۆنێتی جێبەجێکردنیان. هەر لە ماوەی ڕابردووشدا ینی گوێمان لە کۆمەڵێکشی کردنەوە بۆ ئاماژە بەوە دەکەن ئەو بڕیارانەی دادگای فێدراڵی عێراق دەبنەمایی بچووکردنەوەی قوارەی هەرێمی کوردستانی عێراق. کامیان قوارەی هەرێم بچووک دەکا؟ ناکۆکچەکانی نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان یا دۆسیەکانی گەندەڵی یا دابەشبوونی لایەنە سەرەکیەکانی هەرێم بەسەر دوو جەمسەری ناوچەکەدا، ئەڵبەت مەبەستم لە ئێران و لە تورکیاشە. So that's an excellent question, and I would say that ئەمە پرسیارێکی زۆر گرنگە. من ناتوانم هەمووی ببەسمەوە بە دادگاوە. بەشێکی پەیوەندیدارە بەلایەنە سیاسە سەرەکیەکانی ناو حکوومەتی هەرێمی کوردستانی عێراقەوە، بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان. ئەو دوولایەنە هێشتاش سیاست بەرامبەر یەک بەکاردەهێنن وەک ئەوەی لە یاریەکی سیاسی دابن. وەها هەز دەکەن ئەگەر پارتی دەستکەوتێکی هەبوو ئەوە بە زیان دەکەوێتەوە بۆ یەکێتی و بە پێچەوانەوە شێوای هەر ڕاستە. من پێم وایە پێویستە ئەو جۆرە عەقڵیەتە بگۆڕدرێت ئەگەر بیانەوێت هەرێمی کوردستان بەهێز بکەن، نەک ئەوەی دەرفەت بڕەخسێنن تا هەرێم لاواز بێت. جا ئەمە بە شێوەیەک لە شێوەکان برینێکی هەو کردووە. ئەو دوو حیزبە هێشتا وەک ئەوەی ڕکابەر بن کار دەکەن. ئەگەر لایەکیان دەستکەوتی هەبوو ئەوەی تریان بە زیان دەیبینێت بۆ خۆی. ڕاستە ڕکابەری سیاسی شتێکی خراپ نییە و دیموکراتی پێویستی بە پێشبڕکەی سیاسی هەیە، بەڵام ئەو جۆرە عەقڵیەتەی نێوان پارتی و یەکێتی بۆ سفرکردنەوەی یەکتر بە تایبەتیش لەم چەند ساڵانی ڕابردوودا بۆتە تەگەرە لە بەردەم پەرەسەندنی هەرێمی کوردستاندا. جا لەوانەیە ئەم بڕیارانەی دادگا کاریگەری نەرێنی هەبێت بەسەر هەرێمی کوردستاندا. ئەمەش کەوتۆتە سەر ئەوەی بە چه شێوەیەک سەودای لەگەڵدا دەکەن. ئەگەر وەک زەنگێکی ئاگادارکردنەوە بیبینن و ئەگەر بگەنە ئەوەی پێویستە پێکەوە کار بکەن و درێژە بە خودموختاری هەرێمی کوردستان بدەن، ئەوە دەشێت بەرەنجامی ئەرێنی هەبێت
دەشێت ببێتە ساتەوەختێک وەک زەنگێکی ئاگدارکردنەوە دەرفەتێک بێت بۆیان تا پێداچوونەوەیەک بکەن بە خۆیاندا نەک هەر بۆ بەرژەوەندیە سیاسیەکانیان بەڵکو بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان و بەرژەوەندی خەڵق لەو هەرێمەدا. دکتۆرایمی ئەمە لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لە دوای بڕیارەکانی دادگای فێدراڵیەوە ڤیددیویەکی زۆر لە تۆڕەکانی سوۆسیال میدیادا بە تایبەتی بڵاو بوونەوە خەڵک ئاهەنگ دەجێڕن. ئەکرێ ئێمە ئەمە وا لێک بدەینەوە کە خەڵک لە هەرێمی کوردستانی عێراقدا لە ئێستادا متمانەی زیاتری بە بەغدا هەیە وەک لە هەولێر. جا بەڵێ پێی دەچێت بەشێکی خەڵق وهای دابنێن خەڵق لە جیهانیشدا لەگەڵ بایەخدان بەلایەنە سیاسەکانی خۆیان کە دەنگیان پێداون بەڵام بە گرنگیشەوە لە داهات و لە گیرفانی خۆشیان دەڕوانن تا بتوانن بژێوی خۆیان دابین بکەن تا لە ئاستێکی گونجاودا بژین. عێراق لەسەر ئۆقیانوسێکی نەوت پاڵکەوتووە. عێراق خاوەنی داهاتێکی زۆرە. ئەوە نییە بگوترێت داهاتی کەمە. خۆ وڵاتێک کە ئاستی داهاتەکەی مامناوەند دەبێت ئەوە دەبێت موچەی گونجاو بدات بە هاوڵاتیانی. جا ئەوەی بۆ چەند مانیەکە موجە نەدراوە هەر بەڕاستی شەرمەزاریە. هەر بۆیە تێگەیشتنم هەیە کە بۆچی خەڵق ئاهەنگ دەگێڕن و بۆچی خەڵق ئاوها دڵخۆشن چونکەوەها چاڕوان دەکەن وەک بڕیارێکی ئاسایی موچەی گونجاوی خۆیان پێ بدرێت. ڕاستە هێشتا ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە بەڵام هۆکارە بۆ خۆشحاڵی خەڵق. وهاشی دابنین بەغدا زیاتر جێی متمانەیە و وەک لە حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان ئەمەش پەیوەندی هەیە بە چۆنیەتی سەوداکردنی هەرێمی کوردستانەوە لەگەڵ دۆسەی ئابووری و دۆسەی داراییەوە. جا پێویستە ئەمە ببێتە زەنگێکی ئاگدارکردنەوە بۆ حکوومەتی هەرێم. بەگشتی دکتۆرایمی دەمەوێت بزانم ئەگەر پێداچوونەوەی بکەین بە ئەزمموی کورد لەگەڵ بەغدایە لە ساڵی 2005ەوە تا ئێستا پێت وایە ینی جێ خۆیەتی کە کورد متمانە بە بەغدا بکە؟ یعنی تۆ خۆت چەند جارێک لە هەرێمی کوردستانی عێراق بوویت چیت بیست چیت بینی؟ پێم وایە پەیوەندیەکانی نێوان بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ تێپەڕبوونی کاتدا گۆڕانکاریان بەسەردا هاتووە. بەڵێ تێدەگەم لەوەی کەنەوەی کۆن چبیرکردنەوەیکی هەبووە بەرامبەر بەغدا و سیاسەتەکانی ئەو کاتەی سەدام حوسێن و پارتی بەعس کە ئێجگار دژ بە کورد بوون. بێگومان ئەوە بەشێک بووە لەو بێمتمانیەی کە هەبووە و کاتیشی پێویست بووە تا ئەو هەستە کاڵ ببێتەوە. ڕوانینی من لەسەر ئەم حکوومەتەی ئیستای سوودانی ئەوەیە هەنگاو بۆ ئایندە دەنێت یانی لە ئایندە دەڕوانێت و نایەوێت ئاور لە ڕابردوو بداتەوە. لێرەدا پێویستە کوردیش ڕووی لە ئایندە بێت و چاویان لەوێ ببێت ئایا پاش 5 ساڵی تر ئەو هەرێمی خۆیان بە چ شێوەیەک دەوێت. ئەلبەتە ئەمەش پێویستی بەڕەخنە لە خۆگرتن هەیە. بۆ نمونە چەند جارێک هەڵبژاردن لە هەرێم دوا دەخرێت. ئەوە ئاماژەیەکی باش نییە لە کاتێکدا پێویستە هەڵبژاردن هەبێت بۆ پەرەپێدان و گەشەکردنی سیاسیانە و ڕوانینی سیاسیانە و ئابوووریانش. باوەها وێنایی بکەم کە ئاوەها دۆسیەک واتە هەڵبژاردن دەبێتە بەرگری لە خۆکردنێکی باشتر بۆ کوردخۆی. دکتۆرایمی من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان. کریستیانەکان و تورکمانەکان بە تایبەتی لە ناو کەمایەتیەکانی لە هەرێمی کوردستانی عێراقدا دەژین بە نیگەرانیەوە دەڕوانە بڕیارەکانی دادگای باڵای عێراق و هەندێکیشیان وای دادەنێن مەبەستی سیاسی لە پشت ئەو بڕیارانەوە هەن. هەندێک لەلایەنە سیاسیەکان هەر لە ئێستاوە دەڵێن بە دووری نازانن هەڵبژاردنە چاوەڕوانکراوەکەی هەرێمی کوردستان بایکۆت بکەن. دیارجەمال پەیامنێری دەنگی ئەمریکا لەم ڕاپۆرتەدا زانیاری زیاترمان دەداتەیە. دوابەدوای ئەوەی دادگای باڵای فیدراڵی عێراق 11 کورسی کۆتاکانی لە پەرلەمانی کوردستان بەنا دەستوری لە قەڵەمدا و ڕایگەیاند کە پەرلەمانی کوردستان لە 100 ئەندام پێک دێت ناڕزای و نیگەرانی پێکاتەکانی هەرێمی کوردستانی لێکەوتەوە. پێکاتەکان دەڵێن بڕیارەکە پێکەوەژیانی لە کوردستان نێشت و وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکانیش لە حکوومەتی هەرێم ئاماژە بۆ دەکات. پێکاتەکان بوونە قوربانی نێوان ململانەیە یەکێتی و پارتی. بابەتی کۆتا کە کراوە بە بابەتێکی محکەمە و دواتش بڕیاری لەسەردا و بەداخەوە کارێکی هەڵەبوو لە عینی کاتیشدا بڕیارەکەی محکەمەی فەدرال غەدرێکی زۆر گەورە بوو لە کۆتەکانگرا.
کاریگەری خراپی دروست کرد هەروەتر ئەمە زیاتر مەبەستی سیاسیە بۆ دەستێوەردانی لە کاروباری پێکاتەکان. 6 حەزبی سیاسی پێکاتەکانی کلدان و سریان و ئاشووری دوا بەدوای کۆبوونەوەیان بڕیاریاندا بایکۆتی هەڵبژاردننی ئەم خولەی پەرلەمانی کوردستان بکەن چونکە پیان وایە ناتوانن هیچ کورسێک بەدەست بێنن ئەوەش بەستەمێکی گەورە ناو دەبن. بڕیاری دادگاه قفڵە ئێستا حەقمان نییە مافمان نییە و ئستیناف بکەین یان تەعنی بکەین بە بڕیاری محکەمەی یان دادگای فدرالی بەڵام بۆ مەرحەلەی داهاتوو لەسەر شانی پارتی وێکەتیە یاسایەکی هەلبژاردن لە پەرلەمانی هەرێمی کوردستان تەشریعکەن و بەشێک بۆ کۆتا لەو یاسایە بە شێوەک بت خەلکی کۆتا نوێنەرێن خۆ هەلبژێرن ئەوە ئێستا مایە مەسئولیەت لەسەر شانی پارتی وێکەتی. بە خوێندنەوەی چاودێرانی سیاسی پێکاتەکان نەیانتوانیوە وەکو پێویست نوێنەرایەتی بکەن و کەوتو بوونە نێوان ململانەیەکێتی و پارتیەوە بۆیە دۆخەکەیان بەم ڕۆژە گەشت کە دادگای فیدراڵ بڕیاریدا. کۆتاکان بەداخەوە نەیانتوانی نوێنەرایەتی پێکاتەکان بکەن لە ناو پەرلەمانی کوردستان خزانە نێو ململانەیە کە ململانەی نێوان دوو هێزی دەسەڵات بوو کە ئەوە ئەرچی ئەوان نەبوو پێکاتی تورکمان باستەوە دەکا ئەوان خواوەنی 400,000 دەنگن 400,000 دەنگ دەتوانێت زیاتر لە 30 کورسی پەرلەمانی بەدەست بێنێ بۆیە بە حەقی ئەوەیە لە زیاتی ئەوان تەعنی بڕیارەکەی دادگا بکەن بێن ڕکابەری خەڵکی و نەتەوەکانی تریش بکەن بۆی بە حەق خۆیان بگەنە پەرلەمان. یەکێتی نیشتیمانی کوردستان کە سکاڵاکار بوو لە دادگای فیدراڵی عێراق سکاڵای لە ناوەڕۆکی مادەکانی 1 و 9 و 15 و 22 و 36 هەمواری یاسای هەڵبژاردن بوو بەو پێی لە مادەی 36دا هاتووە 5 کورسی بۆ کلدان و سریان و ئاشووری و 5 کورسی بۆ تورکمان و 1 کورسی بۆ ئەرمەنتەرخان دەکرێت. دوای لە دەزانی کورسیەکانیان پێکاتەکان ئێستا بوونەتە دوو بەشەوە بەشێکیان بەشداری هەڵبژاردن دەکەن و بەشێکیش بایکۆتی دەکەن و دەڵێن چاوەڕوانین دوای هەڵبژاردن پەرلەمان هەمواری یاسای هەڵبژاردن بکاتەوە. دیار جەمال دەنگی ئەمریکا هەولێر. دکتۆرێمی ئەو بڕیارەی دادگای باڵای عێراق لە پەیوەندی بە کۆتای کەمایەتیەکانەوە ئەمە چەندێک کاریگەری دەبێت بەسەر پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان پێکاتەکانەوە لە هەرێمدا بە تایبەتیش مەبەستم لە تورکمان و لە کریستیانەکانە. پێم وایە ئەو بڕیارەی دادگای باڵای عێراق سەبارەت بە کۆتا کەمایەتیەکان جێی نیگەرانیەکی زیاترە بە بەراورد لەگەڵ پرسی نەوت و گازدا هەرچەندە جێی بەراورد نین. بێگومان نیگەرانیەکان لەسەر ئەوەن کە هەڵوەشاندنەوەی 11 کورسی کۆتا لە پەرلەمانی هەرێمدا وەها دەکات کەمایەتیەکان بەهۆی ئەو بڕیارەوە هەموو نوێنەرایەتی سیاسیەکانی خۆیان لەدەست دەدەن. بۆ کەمایەتیەکانیش ئەوە دروستە لە ڕووی تێوەریەوە دەرفەتێک ببێت بۆ بێرکردنەوەیەکی نوێی کەمایەتیەکان سەبارەت بە چۆنێتی بەشداریکردنیان لە بواری سیاسی لە عێراقدا و دەشێت ببێتە دەرفەتێک بۆ ڕێگەیەکی نوێی سەوداکردن کە جیاواز بێت لەگەڵ ئەو جۆرە سەر و سەودایی کراوە لە ڕابردوودا. واتە شێوازی نوێنەرایەتکردنیان لە بیرمان نەچێت. هێشتاش راپۆرت هەن باس لە بە ئامانجگرتن و هەراسانکردنی کەمایەتیەکان دەکەن بەدەستی ئەو هێزانی حەشدی شابی کە کۆنتڕۆڵی ڕێگەوبانەکانی نێوان پێکاتە جیاوازەکانی کەمایەتیەکان پێکەوە دەبەستنەوە لە باکووری عێراقدا. لە راپۆرتێکی ئەم دواییەی کۆمیسیۆنی نێونەتەوەیی ئازادیە ئاینیەکان ئەمریکا ئاماژەی بەوە کردووە کە 2 کەس پرۆسی هاوسەرگیریان کردو پێویستیان بە پشکنینی تەندروستی هەبوو و حەشدی شابینی هێشتووە لەو ناوچەوە بڕۆن بۆ ناوچەیەکی تر تا ئەو پشکنینە بکەن و بۆ ماوەیەکی کاتیش هاتوویان لێ قەدەغە کراوە. جا هەر بەڕاستی نیگەرانیەکی زۆر هەن لەسەر کەمایەتیەکان. ئەو نیگەرانیانش هەر تەنها پەیوەندی نییە بە بەشداریە سیاسیەکانەوە بەڵکو لەسەر شتە بنچینیەکانیشە وەک ئازادی هاتشۆکردن لە نێوان دوو شار یان دوو ناوچەی جیاوازدا. هاوکاتی دواسەردانم بۆ عێراق چوومە گوندە ئاشووریەکانی دەوروبەری شاری دهۆک. بەڕاستی ناخۆش بوو کە بینیم هەندێک لە زێدی ئەو کەمایەتیە ئاینیانە بۆتە چۆڵەوانی و پێم وایە پارتی دیموکراتی کوردستانیش کارێکی ئەو تۆی نەکردووە بۆ پاراستنی ئەو کەمایەتیە ئاینیە و دەشتوانم بڵێم نوێنەرایەتیشی نەکردوون لە کاتێکدا قەیرانەکانی باکووری عێراق و شەڕی داعیشیش کاریگەریەکی زۆری تێکردوون و مەینەتیشی بەسەرداهێناون. هەر بۆیە پێداویستێکی ڕوون و ئاشکرا هەیە بۆ ئەوەی کریستان و تورکمانەکان و ئێزیدیەکان و کاکەیەکان و هەموو کەمایەتیەکانی تریش دەرفەتیان هەبێت بەشداری بکەن لە سیستەمی سیاسی عێراقدا.
بەڵێ بڕیارەکانی دادگا بۆ تەمایەی نیگەرانی بۆیان بە تایبەتیش کە کۆتایی بە تەواوێتی هەڵوەشاندەوە بەڵێ ئەوە پەرسەندنێکی جێی نیگەرانیەکی زۆرە. بەڕای جەنابەت تورکمانەکان کریسیانەکان بێژگە لە سیستمی کۆتا هیچ ڕێگەیەکی تریان لە بەردەست هەیە کە ببنە نوێنەرێکی ڕاستەقینە بۆ پێکاتەکانیان وەکو لە راپۆرتەکەدا بینیمان شیکەرەوەیکی سیاسی ینی وەکو بڵێ گلەیی ئەوان دەکا کە ئەو نوێنەرانەی بە کۆتا لەوێ بوون نوێنەری ڕاستەقینەی هیچێکە لەو پێکاتانە نەبوو. So another possibility, for example, could be to lower the threshold so that جایەکێک لەو ڕێگایانە ئەوەیە کە ڕێژەی دەنگدانیان بۆ کەم بکرێتەوە و ئەو لایەنانە وەهایان بۆ دابین بکرێت بە لە سەدا 2 یان لە سەدا 3 دەنگەکانیان بتوانن نوێنەرەکانیان بنێرنە پەرلەمانەوە. بێگومان ڕێگەی تری جیاوازیش هەیە تا کەمایەتیەکان نوێنەرایی خۆیان هەبن جیاواز بێت لەو سیستەمەی پێشتر هەبووە. ئەمە بابەتێکە قسە لە سەرکردنێکی زۆری دەوێت و منیش نامێت ببمە ئەو کەسەی بڕیار بدەم لەسەر ئەوەی چی بکەن یانەیکەن چونکە پێویستە کەمایەتەکان خۆیان پێشنیازی چارەسەرکردنێکی باش بکەن بۆ خۆیان. لەو بڕواایەدام یەکێک لەو هۆکارانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم بابەتەی خستە بەردەم دادگا ئەو بوو کە پارتی دیموکراتی کوردستان کۆنتترۆلی نوێنەرەکانی کەمایەتەکانی کردووە و وەهاشی داناوە کە کەمایەتەکان نوێنەرایەتی بەرژەوەندیەکانی کۆمەلگاکانی خۆیان ناکەن بەڵکو بۆ بەرژەوەندی پارتی دیموکرات کار دەکەن. من بۆ خۆشم ئەوە گازندەیەم لە کەمایەتیە جیاوازیەکانی شەوە بیستووە و پیان وتوم ئەوانەی بە کۆتا لە پەرلەماندا کار بۆ بەرژەوەندی لایەنێکی تر دەکەن بەڵام لەگەڵ ئەوەشدا نەدەبوایە بەو شێوە بووە. هەردوو هێزە سەرکیەکەی هەرێم دەیانتوانی ڕێگە بدەن نوێنەرانی لایەنەکان کەمایەتیەکان لە پەرلەماندا تەواو سربەخۆ بن و ئەمە بڕیارێکی ئاسانە دەشێت هەر ئەمڕۆ یان سبەین ئەو بڕیاریانە بدەن. ئەم پرسیارەت دەمبات بۆ وێناکردنێکی گەورەتر لەسەر پرسی جۆرا و جۆرێتی و تێکەڵبوونەوە کە ئێمەش لە ئەمریکا هەمان بابەتمان هەن. چارەسەرەکە ڕێگەدان و دەرفەت ڕەخساندنە بۆ نوێنەرایەتیەکی ڕاستەقینە لە پەرلەماندا و ئەمەش خۆی لە خۆیدا نیشانەیەکە بۆ دیموکراتیەکی بابەتیانی دروست. باشە دکتۆری میانی هەر ماوەی ڕابردوودا ئێمە دوو جۆر کاردانەوەمان بینی وەکو جەنابیشت ئاماژە پێکرد زیاتری ڕەهەندە سیاسیەکەیە کە ئەو کاردانەوانەی دروست کردووە واتە دوو گروپمان هەیە لەناو کەمایەتیەکانە گروپێک بە خۆشحاڵیەوە پێشوازی لە بڕیارەکان دەکا گروپێکیشیان ناڕازیە بەرامبەر بە بڕیارەکان کامیان لەو یەکێک لەو دوو گروپە کامەیان نوێنەری ڕاستەقینەی پێکاتەکانن. وها چاڕوان ناکەم بۆ نمونە لە ناو تورکمانەکاندا هاوڕاییەک دروست ببێت لەسەر ڕوانینێکی دیاریکراوی سیاسیانە کوردیش بە هەمان شێوەیە و ئاشووریەکانیش هەر ئەوهان جا ئەو شتێکی ئاساییە ئەو جۆرە جیاوازی و دابەشبوونە لە ناو کەمایەتیەکاندا ببینین. لێرەدا پرسە گەورەکە لەوەدایە ئایا عێراق چۆن دەتوانێت هەنگاوی بەرەو پێش بنێت و ئەم کەمایەتیانە بەشداریەکی تەواویان هەبێت لە پرۆسەی سیاسیدا و ڕۆڵی کاریگەری خۆیان هەبێت. دەشێت ڕێگە بدەن ئەم سیستەمە کۆتایە بەردەوام ببێت بەبێ ئەوەی لایەنە گەورەکان کۆنتترۆلی بکەن. وەکوتم دەشێت ئەمە هەنگاوە ئاسانەکە بێت بەبێ دەستیوەردانی بەغداوە بەبێ وەرگرتنی مۆڵەتیش لە بەغداوە واتە پارتی و یەکێتی زۆر بە ئاسانی دەتوانن بڕیاری خۆیان بدەن و بڵێن بەڵێ ڕێگە دەدەین کەمایەتیەکان نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەبێت و کار بۆ بەرژەوەندیەکانی خۆیان بکەن تەنانەت ئەگەر لەگەڵ بەرژەوەندی لایەنە گەورەکانیشدا نەبێت بێگومان ئەوەها بڕیارێک بە سوودی هەرێمی کوردستان دەکەوێتەوە و مای سەرنجدانیش دەبێت. دکتۆرەمی دوا پرسیارم لەم بەرنامەیەدا هەر دەشمێ ڕای جەنابەت بزانم خەڵک لە هەرێمی کوردستان وای لێ هاتووە پەنا دەباتە بەر دادگای فێدراڵی وەک لەوەی پەنا بۆ دامەزراوەکانی هەرێمی کوردستانی عێراق بەرێ ڕەوشەکە بۆ گەیشتە ئەو ئاستا خەڵک بڕوا بەرەو بەغدا نەک بەرەو هەولێر. پێم وایە پێویستە ڕوانینێکی نوێ هەبێت بۆ هەرێمی کوردستان پێویستە تێگەیشتن هەبێت لەوەی دەن و ڕەنگە جیاوازەکان نەمایی بەهێزکردنی هەرێمی کوردستان دەزانی خەڵق لە پارێزگاکانی باشووری عێراق وها دەڕوانە هەرێمی کوردستان کە هیوای پێدەخوازن و ڕۆژێکیش ئەمانیش وهایان لێبێت
هەموو جارێک کە سەردانی هەرێمی کوردستان دەکەم خەڵقی زیاتری باشووری عێراق دەبینم و گواستویانەتەوە بۆ هەولێریان سلێمانی و لەوێ دەژین. جا هێشتا هەرێمی کوردستان وەک نمونەیەک باز دەکرێت لە بەشەکانی تری عێراقدا، بەڵام قەیران و ئاڵۆزەکانی نێوان ئەو دوولایەنە گەورەی هەرێمی کوردستان هیچ سوودێکی بە هەرێم نەگەیاندووە. هەر بۆیە پێویستە لەو جۆرە عەقڵیەتە دوور بکەونەوە و کار لەسەر هەڵوێستی یەکگرتوانە بکەن. جا ئەگەر ئەوها بڕیارێک بدەن ئەوە دەشێت دیسانەوە ببێتە مایی بەرپرسیارەتیەکی زیاتر و ڕوون و ئاشکراییەکی زیاتریش لە داهاتی نەوت و گازدا. دەشێت ببێتە مایی بیرکردنەوەیەکی تر کە کەمایەتیەکان چۆن ماف و دەسەڵاتی خۆیان هەبێت. بێگومان ئەمانە هەر هەمووی کەوتونەتە سەر ئەوەی چۆن لایەنەکان بڕیار دەدەن و چ جۆرە بەرسویەکیان دەبێت بۆ ئەم ڕەوشە. دکتۆر ئەیمی سپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم. ئازیزانم پاش ناوبڕێک و دەگەڕێینەوە وڵاتان. هەڵبژاردنە بەراییەکانی سێشەمەی تایبەت یان ئەوەی لێرە لە ئەمریکا بە سوپەر چیزدەی ناودێر دەکرێ. ئەم هەڵبژاردنە بەراییەکە لە 15 ستان و ناوچەدا بەڕێوە دەچێت بە بەشێک لە یەکلاکردنەوەی کاندیدەکاندا دەنرێ بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەر لە کۆنگرەکانی کۆماری و دیموکراتەکان. تا ئێستا ئاماژەکان ئەڵبەت لەسەر بنچینەی ڕاوەرگرتنە گشتیەکان وان نیشان دەدەن دانەڵد ترامپ هێشتاش کاندیدی پێشەنگە لە ناو کۆماریەکاندا. سێوان قچۆ لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. سێوان زۆر سپاس دەکەم. ئەوەی کە جێی سەرنجە نیکی هێڵی بە تایبەتی نەیتوانیوە هەتا ئێستا هیچ هەڵبژاردنێکی بەرایی بەرێتەوە لە ستانەکاندا. هیچ ئەگەرێکی لە بەردەم ماوە بە تایبەتی پێشەوەی بگەینە هەڵبژاردنە بەراییەکەی سوپەرچیزەی بڕاستی بڵێن هەر بۆردە دەدچە ئالۆستر دەبە ڕەوش ئالۆستر دەبەش بۆ نیکی هێلی حتانەها هینژی دناوێک کێ برکێ دەیە هینژی دەبێژە ئەوەی کەمپێنا خۆ بەردەوام بکە لێ دوارێ سیاسیدا ڕەوشای ئالۆزە لێ هەگەرتە وەرە دمارێ ژماریاریدا بەڵێ وەکو ماتماتیکی ناهین امکان هەیە کۆ نیکی هێلی هەلبژاردنێن پێشدا ینی دوان چەند ویلایەتێ ماییدا ژنها حتا پازدێ حتا مەها شەشە بدەست بخەش بەرکۆ حتانها ئەسڵێ 1920 دەلەگەین پێویست پارتیا کۆماریدا کۆ هەنە بەردەستن ترامپ 110 بدەست خستنە نیکی هێلی تەنێ 20 بدەست خستنە لێت بدە بەرهەف ji ber ku heta ku tu bibe berjarê komarî belên 1215 delegasyon pêwîstin ji bo ku tikaribe here Kongreya Niştimaniya Partiya Komarî ku dima hefta de pêktê hîn 2000 bêtirî 2700 delege berdestin duwarê siyasî de wek min got ڕاوەرگرتن گشت دەبێژن نێکی هێڵی شانسێ وێتینەیە لێ لە ئالیێدن هەگەر هات و درۆژە سێشەمێ دیان وەکوتە گوت سپەر توزدێ هەگەر گوهرتنێک مەزن چێ بوو یان سپرایزێکە مەزن چێ بوو وێ چاغێ وێ ڕەوش و دینامیکی لەسەر عەردێ وەرن گوهرتن یانی سیروان ئەوەی کە بەڕاستی جێی سەرنجە نیکەیلی سیاسەتمەدارێکی دێرینە ینی کاری لە زۆر بواری سیاسی ناو ئەمریکادا کردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا سەر ناکەوێت حتانها یەک ویلایەتی بدەست نەخستیە وایە يعني اصلي دسدو تشتك ولايات دلجين كو حطانها هاتنا كومكرين ترامب 120 وهنا كان شونج ديسانتس ورامسواوي ويدن سدم بلنكو او خوندنا هيليج داخواز بارتيا كوماري بنجها بارتيا كوماري نلغور داخواز يعني پلتفۆرمان کۆ نیکی هێڵی بکارتی نەشرۆ بەکار دەبێژن نەلگۆر داخوازێن بنگەها پارتیا کۆماریە لە ئالیێدن ترامپ عین وەک داخوازێن وان دینە پێشیانی مەسەلا کۆچبەریە کۆ هێلی هەلوەستاوێن توندا هەلبەت هەگەرتەژ پرسپێکتیڤا لیبرال یان دموکراتە لێ بنەرە لێ نەتوندا ئەو لەگۆڕ ڕادایە کۆ کۆماری حەز یان کۆماری خواز دخوازن مەسەلا ئاسێکردنا سینۆر مەسەلا بەریدەمێکێ بریارە دادگەها ئەلەباما دەرکەت کۆ وەڕێ لەبەر چاندنا زارۆکان بەنژی IVF بگرن
هەلوەستا هێلی نەتون تەوی گۆ ترامپ دەرکەت و هەلوەستا خۆنیشاندا گۆنا دەوێ ئەم بێژن کۆنگرسا ویلایەتێ ئالیکاریا دێ و یان ژن و مێران بکەن کۆ ئالیکاریە بکەن ترامپ بەڵێن زانە جەماوەری ویچت خوازن جەمارێن کۆماری مەبەستا من حتا نها حتا vێگاوێ هێلی ئەو کلیتەهان پەیدا نەکریە ینی منەوەی کە سەرنجێ دەمێت دانڵد ترامپ هەمان زمانی هەڵمەتی هەڵبژاردننی ساڵی 2016 بەکار دێنێتەوە دەزانێت ڕێک خەڵک چی دەوێ و خەڵک چ جۆرە زمانێکی دەوێ لە هەڵمەتەکانە بەکار بێنرێ سیروان باسمان لە سوپەرتویزدەی کرد یا سێشەمەی تایبەت چ زانیاریی زیاتر هەیە بماندیتێ سوپەر تویزدێ ڕۆژە هەری گرنگە پێش هەلبژاردنان لە ئەمریکاش بەر چ بەڵێنش بەرگۆ وەکو تەژی گوت 15 ویلایەت دوێ ڕۆژێدا دەنگدانێ دەدەن هەمش بۆ کۆماریا هەمش بۆ دموکراتان لێ ئەم تەف دەزانن ئیساڵ گرنگیش بۆ کۆماریانش بەرگۆ هین بەربژار حتانها نەهاتی دەست نیشانکردن شپێفی وانژی هەربەت هەرێمێک هەیژێبن ئەمریکن سماوە ئەوژی چەند دەنگ دەلەگەل وێ دەکێژی و وەرن تەرخانکردن ژبرلۆ بەڵێن حیسد و هەفتێ و چار دەلەگە هەنە کۆ دوێ ڕۆژێدا وێ وەرن پێشکەشکردن دیسژی هەگەرتوان هەمووە کۆم بکە هەگەرتنها هەژمارتنەکەی بکن ینی هەگەرت تشتێکی حساب بکە بڵێن هینژی بربژاریا کۆماری نایم سۆگەرکردن لێ ڕێژەیە هەری مەزنجێ وێ ڕۆژە سێشەمی ئانگۆ پێنجی ئادارێ پێنجێ مەهاسیا وەرە دەستنیشانکردن حتانها ڕاوەرگرتن لە پرانیا وان ویلایەت لە بتایبەت لە ویلایەتێن مەزن وەکو کەلیفۆرنیا وەکو تێکساس کۆ ڕێژەیە دەلەگەیان یان هەژمارە دەلەگەیان لەورپل وەکو نمونە ژوان حیسد و هەفتێ و چار دەلەگەین کۆێن وەرن دەستنیشانکردن ji بۆ پشگیریە دانالد ترامپ یانێکی هێلی 169 لە تێکساسن 161 لە کەلیفۆرنیان هەلبەت ویلایەتێن وەکو وەکو نۆرت کارۆلاینا یان کارۆلاینا باکوور یان ڤرجینیا ئەوژی حتا ڕادەیەکێ گرینگن وێ ڕۆڵەکە بێریزن لە گۆڕ ڕاوەگرتنی هەری داوی بەڵێن حتانها دیارێک و ئەو هەر چار ویلایەتێن هەری زێدە وێ دەنگی خۆ بدەن بوو لە هەندێک لە ستانەکانە دەنگدانەکە بە کراوەیە هەندێکشی داخراوە ژبرگۆ هەلبژارتن یاساین هەلبژارتان لە ئەمریکا لە گۆر وێ ویلایەتەیە و لە گۆر قانون و یاساین ئێ پارتیان کۆماری بخوا و هەلبەت ئالی پارتیا دموکراتی لێنها بەحسامە بەحسا کۆماری ژبەرگۆ نها ئەو یا هەری گرینگە ژبەر مەسەر وەکو نمونە هەگەرتن بێژ ڤرجینیا پرایمەری ڤەکریە بڵێن ینی هەگەر کەسێکی وڵاتیەکی ئەمریکی و مافێتی دەنگدانی هەبە دەتکارە دەنگ بدە شرط نییە کۆماری بە یان دموکرات بە یان سەر بخۆ بە هەر کەس دکارە دەنگ بدە مادەم دڵڤرجینیا وەکو دەنگدێر تۆمارکریە لە هەنێک ویلایەتێندن ڕێژای دەنگ کێمتر بەش بەرگۆ ئەو پێشبرکێن یان پێش هەلبژارتن گرتینە تایبەتن ji بۆ ئەندامێن پارتیە ینی تەنێ کۆماری دکارن بەشدار ببن ژبەرولۆ ئەڤێک گرینگە نێکی هێڵی لەسەر وەیەکێ دلیزە لەسەر وەیەکی دلیزە کە حتا کیژان ڕادایە دەکانێت کەسێن نەبریاردەر کەسێن حتانها بریار نەدانکۆی دەنگ بدن ترامپ و نەکۆمارینە وان دەنگان بکاربینە دە سوپەر تویزدەیدا و بەرژەوەندیا خۆ بکاربینە هین نەدیار سیروان ئەوەی کە لە هەڵبژاردننی بڵین سوپەر تویزدەی دەباتەوە چ کاریگەریەشی دەبێت بەسەر کۆنگرەکەەوە بۆ نمونە کۆماریەکان بە نمونەیەک بێنینەوە چ کاریگەریەکی دەبێت ئەگەر دانڵد ترامپ یا هەیلی سوپەر تویزدەی بردەوە ئەمە ینی لە کۆنگرەشە تەواو دەنگی مسۆگەر و ئەبێتە کاندیدی فەرمی ئەو بە ئینگلیزیش ینی بە کوردی ژێر دەبێژن دەلەگەیەن مسۆگەرکردی ینی ئەوێن کۆ دڤان هەلبژارتنە ژبەرگۆ لە هەنێک ولا دابشکردن و تزانە بەڵێن ینی پرۆسێسا هەلبژارتنێن پێش وەخت لە ئەمریکا گەلێکی ئالۆزە لێ هەنەکەنە ژ ئالیێن پارتی ینی پارتیا کۆماری تێن تەرخاکردن هەنەکەنە دە ڕۆژە هەلبژارتنێ دەتێن تەرخانکردن و هەنەکەنە دەبێژن ینی نەبریار دەرن حتا ڕۆژە کۆنگرای نیشتمانی کۆما هەفتا وەرە یا گرینگ ئەوە و حتا تبگی هێژوەی قۆناغی 1215 دەلەگەسیۆنین وان ویلایەتێن ئەمریکی پێویستە حتا گوتوەیەکێ مسۆگەر بکە و تو فەرمی ببە بەربژارێ پارتیا کۆماریش بۆ هەلبژارتنی نۆڤەمبەر سیروان زۆر سپاس دەکەم بۆ زانیاریەکانە ئەڵبەت هەفتەی ئایندا درێژتر لەسەر سوپەر تویزدەی قسە دەکەین زۆر سپاس دەکەم ئەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویست کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆیشم بەڵێن ساڵح بەسەر بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵێ